سلااوتان لەبێ بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ لەش ساغ بن بە یارمەتی هاوکارانم لەگەڵتان دەبین بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تری سازی بینەرانی خۆشەویست دوێنێ 11 ئەیلول 63 ساڵ تێپەڕی بەسەر هەڵگیرسانی شۆڕشی مەزنی ئەیلول ئەو شۆڕشەی کە لە مێژوودا ناوی لەگەڵ شۆڕشە جیهانیەکان دەهێنرێتن لە 11 ئەیلولی ساڵی 1961 بە ڕابەرایەتی باوکی ڕۆحینەتەوە ئیمان بارزانی نەمەر شۆڕشی ئەیلول لە دژی ستەم و زۆرداری و بۆمانەوەی گەری کورد ئەم شۆڕشە هەڵگیرسا بێگومان نەوە لە دوایینەوە بەهۆی دەستکەوتە گرنگەکانی ئەم شۆڕشە گرنگی بەم شۆڕشە دەدرێتن ئەمڕۆ لەسەر ڕێکخراوینەوەکانی ئەیلول قسە دەکەین لە ستۆدیۆ هونەر کاک ئەحمەد سەرۆکی ڕێکخراوینەوەکانی ئەیلول لەگەڵمایە کاک هونەر هەم بەجلی کوردیەوە پێشمەرگە ئاسا ئەمڕۆ هاتوەتەنەوە ستۆدیۆ زۆر بەخێر بێ کاک هونەر پیرۆز بێت یادی 63 ساڵەی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول فەرموو سڵاوی خۆت گێرە. مەمنونم خۆش بێ سوپاس لۆ دەرفەتەی سەڵام هەیە لۆ بینەران و بیسەران لە دەستپێکدا ئەمەوێ سەری ڕێزدا بنەوێنم ئەمەوێ سەڵاو و درود بنێرم بۆ جانی پاچی شەهیدانی کوردستان لە ناویشاندا شەهیدانی شۆڕشی ئەیلول ڕۆحی ڕابەری مەزنی شۆڕش مەزوی ئەیلول بارزانی نەمەر و کاکە ئیدریسی هەمیشە زیندوو چونکە بەڕاستی ئەو گوزەران و ئەو ئەمنیەت و ئەو کەشە ئازادە و سربەخۆیی کە ئێستا تێیدا ئەژین ئەوە لەو هەنگاوەوە دەستی پێکردووە کە ئەوان لە بیدایەتدا هەنگاویان بۆ هاویشت و لەوێەوە سەرساوی گرتووە بۆیە هەمیشە ئەبێ لەسەرتا هەموو پەیوێک و گفتوگویەک سەڵاو بنێرین بۆ ڕۆحی ئەوان. زۆر بەخێر بێ کاک هونەر. کاک هونەر پێم بڵێت چۆن بیرتان لەوە کردەوە کە ڕێکخراوێکی وا گرنگ دابمەزرێنن فکرەکە چۆن بووە؟ بە حکمی ئەوەی ئێمە بە خۆمان لە چۆمان نیشتە جەینە باڵەکایەتی بەعام لانەی ئەو شۆڕشە بووە قیادەی شۆڕشە ئەیلول سەرکردایەتیەکەی لە باڵەکایەتی بووە وەکو کە معلومە هەموو شوێنەواری بارگایەکان ئێستاژ گەواهیدەری و بەڵگەی ئەوەن کە بەعزەشان لە حەجی ئۆمەران لە قەسرێ لە ناو چۆمان لە گەڵاڵە ئێستاش شوێنەوارەکان وا ماون ئێمە ڕۆژانە بەبەرچاوی خۆمانەوە مەسەلەن ئەمان دیت کە ئەو شوێنەوارانە لەوێن دەرێ هەنا بەڵام بەداخەوە مەسەلەن بێناز بوون بێ خزمەت گوزاری بوون هەم لەلایەک جێگەی خۆشحاڵی بوو کە ئێمە لە شوێنێک ئەژین کە شوێنی سەرکردایەتی شۆڕش مەزنی ئەیلول بووە هەم لەلایەکی دیکانش بۆی نیگەران بووین کە ڕاستە ئەوانە سەروەت و شوێنی پیرۆزن بەڵام بەداخەوەش بێناز و بێخزمەتن لێ بیرمان لەوەی کردەوە کە پێویستە وەکو مؤسسەیە وەکو ڕێکخراوێک ئەمە هەوڵ بدەین هیمەتێک بکەین هەوڵێک بدەین ئەو شوێنەوارانە لەو بێنازی و لەو بێخزمەتیە نەجات بدەین. ساڵی چەند ڕێکخراو 2017 بیرۆکەکە زووتریش بوو پێم وایە بەڵام هەنگاو هەڵینانەکەی و تاوتوێکردنی بابەتەکەی لەگەڵ برادەران و لەگەڵ حەزب ڕێککەتە 16/5/2017 کە ئەوە دەستپێکی دامەزراندنی ڕێکخراوەکەیە ئەلحەمدولیلا یعنی لەو ڕۆژی شەوەکە ڕێکخراوەکە دامەزرا بە شاهیدی جەماوەر و ئەرشیف شاهیدەکە یەتوانیمان نازل و بەشێک لە شوێنەوارەکانی شۆڕش مەزنی ئەیلول بجێڕینەوە و پلانمان لە ئەوانی دیکەش هەیە بەدڵیەوە. چەند ئەندامتان هەیە کاک؟ نزیک 100 ئەندامن هەیە لەو 100 ئەندامەش دابەش بووینە بەسەر دهۆک و هەولێر و سولەیمانیە و تەواوی قەزا و ناحیە و شارەکانی کوردستان بەڵام بەشی زۆری ئەو ڕێژەیە لە حوزی سۆران و باڵەکایەتی. کار و چاڵەکەکانتان زیاتر چین؟ ئێمە ئامانجە هەرە گەورەکە کارە هەرە گەورەکە کە لە پێناوی دامەزراین خزمەتکردن بوو بە شوێنەوەرەکانی شۆڕش مەزنی ئەیلول بەڵام خۆشمان نەبووراندیە لە هەندێک چاڵاشی دیکانە وەکو یادکردنەوەی بۆ نەو یادە نیشتیمانیەکان ڕووداوە مێژوویەکان داستانەکان و ڕێزلێنان لەو کەسایەتیانی کە لە ڕابردوودا ماندوو بووینە ئیدی بە شێوازی جیاواز ئێمە و چاڵاشەمان کردوونە یاخود لە بارەگا ڕاستەوە خۆ چاڵەچەکان مەیدانی بووینە یاخود لە ڕێگەی چاپەمەنیەوە ویستومانەکە پێیانەکانی بارەگا ڕێکخراوتان لە پردی بنکێڵانە ئێستا پردی بنکێڵان وەکو هەم شوێنێکی گەشتیاریشی لێ هاتووە خەڵک زۆر سەردانی دەکاتن
ینی فکرەکە چۆن بوو بۆچی ینی بارگا لەوێ دروستکرا لەوێ مونیمنت لەوێ دروستکرا فکرەکە چۆن بوو کە شتێکی وا لەوێ دروست بکرێتن وایە بەنسبەت هەموو کوردستان هەر شوێنێک تەماشای بکەی شوێنی داستانێک شوێنی شەهیدبوونی پێشمەرگەیەکی قارەمانە پردی بنچێلانیش وەکو هەر شوێنێکی دیکانە باگراوندێکی نیشتیمانی و مێژووی هەیە بەڕاستی بردی بنچێلان ئەو شوێنەیە کە بۆ یەکەمین جار بە سەرپەرشتی جەنابی بارزانی نەمەر ئەو هێڕەشە تێک شکێندرا کە لەلایەن حکوومەتەوە نێردرا بۆ ئەوەی گەماڕووی قشڵی ڕێک ئەوەی کە پێشمەرگە گەماڕی قشڵی ڕایەتیدا بوو عێراق سوپای عێراقی هات لەوێن دەرێ کە بچن ئەو گەماڕوی بشتێنن بەڵام خۆشبەختانە لەو پردی بنچێلانە ئەو سوپایە تێکشکە ئەوەی کە بەدیلگیرا و ئەوەی کە هەڵات و ئەوەی کە کوژرا و ئەوەی کە پێشیان بوو لە ڕووی جبەخانەوە هەمووی کەوتە دەست پێشمەرگا ئەوەکو یەکەمین ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگا بە سەرپەرشتی بارزانی نەمەر ئەوە لەوێ ڕوویدا دواتریش بە درێژایی تەمەنی شۆڕشی ئەیلول ئەوێن دەرێ هەر سەنگەری پێشمەرگە بوو یعنی شوێنەکە شوێنێکی استراتیژی بوو بەهۆی بوونی ئەو پردەوە ڕۆژانە فڕۆکە جەنجەکانی عێراق دەهاتن ئەیانەویست پردەکە تێک بشتێنن ئەو پەیوەندیە بپسرێنن لە نێوان شۆڕش و مەتیقەکانی خوار ئەو پردەکە کاتە بەرسیرین و هەتا کۆسپێسپی و ئەوانە دێ مەتیقەی استراتیژی بوون لە ڕووی شۆل و شۆڕش بەڕاستی ئەوەش زۆر گرنگن کاک هونەر چونکە ئەوێ شوێنێکی جوانە جوان کراوە لەوانەیە گەنجان ڕۆژانە بەوێدا تێپەڕە من خۆم کە بەوێدا ڕۆشتم ڤیدۆم کردووە ژمارێکی زۆر گەنج لەوێدا تێپەڕە ڤیدۆ بکە بێ ئەوەی بزانێ ئێرە بۆچی وای لێ کردووە ئەمەم زۆر پێ هۆکارەکان ماونەوە هۆکارە باڵی مێژوویەکەی بووی وەکو دیکەش تەماشای بکە پردی بنچێلان کەوتۆتە سەر چەقی ڕێگای هامڵتۆن کە ڕێگەیەکی نێودەوڵەتیە ڕۆژانە لەوێندەرێ خەڵکی دەرەوەی کوردستان بەوێندەران دێت و ئەسی خەڵکی ناوخۆ بەوێندەریدا تێپەڕ ئەبن ئەمەش بە پێویست مازانی کە بارەگایەکە لە شوێنێک بی کە ئەوانەی بەو ڕێگەیەدا گوزەر ئەەکەن بیبینن چونکە لەوانە بوو کە شوێنێکی لاچەبی پەیامەکە نەگات بەڕاستی ئەوێن دەرێت دەکەویتە ناو چاوی ئەو ڕێبوار و گەشتارانی کە پەیوەندەرێدا گوزەر ئەەکەن بەڵام لە پاڵ ئەو هۆکارانەدا هۆکارێکی هەرە سەرچ کە ئەمە بارەگایەکەمان لە پردی بنچێلان دروست کرد لە 12/8/2019 جەنابی سەرۆک بارزانی سەردانێکی هەبوو لەو دەڤەری باڵەکایەتی لە گەڕانەوە ئێمە وەکو ڕێزەک لۆ خوداحافیزیکردن لە جەنابی سەرۆک لەگەڵ بڵێ بەشێک لە ئەندامەکان لەوێن دەرێ ئامادە بووین کە خوداحافیزی لێ بکەین جەنابیان لەوێن دەرێ لایدا ینی لە ئۆتۆمبیلەکەی دابەزی ئەو بۆ یەکەم دیدار و چاوپێکەوتنی ئێمە لەگەڵ جەنابی سەرۆک ئەمە هەر ئومێدی ئەومان هەبوو هەر لە جامی ئۆتۆمبیلەکەیەوە خوداحافیزیەک بکات و ئێمەش خوداحافیزی لێ وەربگرینەوە بەڵام جەنابیان گەورەی نواند لەوێن دەرێ دابەزی ماندوو نەبوونی لە ئێمە کرد ئەو کات بارەگا نەبوو تەنها وێنەکان دانرابوون لەگەڵ مۆنۆمێنتەکە لەوێن دەرێ پرسیاری کرد کە ئێوە چینە و ئاماستان چیە و چێنەوە ئەوەندەی پێڕاگەیشتین هەرزی جەنابمان کرد لەوێن دەرێ لۆی ئەوەش بە هۆکارێکی هەرە سەرەکی داهێنین لەکنەمە ئەوە بوویتە مێژوو کە جەنابی سەرۆک بارزانی لە 12/8/2019 لەوێن دەرێ لایدا بەنسبەت ئێمە ئەوە مێژووە بەڕاستی لەو مۆنومنتایی لە پردی بنکێڵان هەیە چی لێیە پردی بنچێلان ئەتوانم بڵێم چی لێوێ دروستکراوە لەو مۆنومنتە دروستکراوە کە تعبیر بکات لە شۆڕەشێک لە دوایەکەکان کە لە دەڤەری باڵەکایەتی کراوە پردی بنچێلان بەخۆی لە ڕووی ئەو پلانی کە ئێمە لۆمان هەیە دابەش بوویتە سەر چەند پاکێجێک بەڕاستی یەکەمین پاکێجی ئەوە بوو کە ئێمە بیرمانەوەی کردەوە مۆنۆمنتێک لەوێ دروست بکەین ئەوە بۆ ئەو بەردەی کە لە قەراغی جادە هەیە وێنەی بارزانی نەمری لەسەرە و پەیکەری مجەسەمی بڵێ نەوەکانی ئەیلولی لەسەرەکە بەڵێنیان داوەنەوەیەکی وەفادار بن و لەگەڵ دانانی 14 تابلۆ کە تعبیرن لە بوارە جیاوازەکانی شۆڕش ئەوە هەنگاوی یەکەمی ئیشەکانمان بوو لە پردی بنچێلان ئەوەکەی ئەوەی کە بە دووی داهات دروستکردنی بارەگایەکە بوو بەڵام بە دڵنیاییەوە ئەوە کۆتایی ئیشەکە نیە دروستکردنی بارەگایەکە ئەمە پلانی دەوڵەمەندکردنی پردی بنچێلانمان هەیە فراوانکردنی پردی بنچێلان ئەگەر لە ئێستاشدا پردی بنچێلان گەشتیار تێر نەکا لە ڕووی ئاشنابوونی بە مێژوی شۆڕشی مەزنی ئەیلول بەڵام بە دڵنیاییەوە لە فراوانکردنەکەی لەو بڕگە و بابەتانی کە ئەمە لە داهاتوو بۆی ئیزافەکەین گەشتیار لە پردی بنچێلان ئاشنای
تەواوی مێژوی شۆڕش مەزنی ئەیلول ئەبیت هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەوێندەرێ گەشە ئەکات هەم لە ڕووی دانانی بڕگە و بابەتی کە تعبیر و تەمسیل لە مێژوی شۆڕش مەزنی ئەیلول ئەکەن ئەوانیشدا ئەندرێن ئێستا هەر لۆ نمونە خەریکە پەیکەری بارزانی نەمر تەواو بووە ئەمە تەنها ئەومان ماوە ڕۆژێک دەستنیشان بکەین مەراسیمی پەردەلادان لەسەر پەیکەری جەنەبی بارزانی نەمر ئەنجام بدەین لەوێندەرێ ئەوەش ئەبیتە بەڕگەیەک و لە داهاتوش بەڕگەی دیکانە زیاد کرد پردی بنکەڵان بۆتە شوێنێکی گەشتیاری ژمارەیەکی زۆر ڕۆژانە گەشتیار ڕۆد لێ تێدەگەن وەکو ڕێکخراوینەوەکانی ئەیلۆل بۆ ئەوە دروست بوون کەوە داستانەکان و شۆڕشەکان و قوربانیەکان و سەرکەوتنەکانی ئەو داستانانە بوونەوەی نوێ باس بکەن ئێوە وەکو ڕێکخراو تا چەند ئەو قارەمانیەتانە بۆ گەنجان یاخود بۆ ئەو کەسانەی سەردانی کەرن دێنە لای ئێوە باز دەکەن ئەوە ئامانج بۆ بەڕاستی کە ڕێکخراو لە پێناوی دامەزراوە ئێمە ئەڵێن شوێنەوەرەکان خزمەت بکەین و خزمەت گوزاریان لۆدابین بکەین کار و چاڵاکی ئەنجام بدەین بارەگا دروست بکەین ئەوانە هەمووی لە پێناوچێ لە پێناو ئامانجێک هەربەتە ئامانجەکان زۆرن بەڵام گەوهەرەکەیان جەوهەرەکەیان دوو لایەنە بەڕاستی لەلایەک نواندنی ڕێز و وەفا لە ڕۆحی ئەو شەهیدانەی کە لە پێناو بەدەستێنانی سربەخۆیی بۆ کوردستان جانی خۆیان بەخت کرد نواندنی ڕێز و وەفا بۆ ماندیبوونی ئەو پێشمەرگانەی کە لە شۆڕش بەشدار بوون هەتا پێشمەرگەش نەبووبی بەڵام دەوری هەبوو بیت لە ناو شۆڕشەکە بۆ سەرخستنی شۆڕشەکە ئەوانێکی لە ئێستادا لە ژیاندامەون ئەوە لایەنێکی ئامانجە گەورەکەی نواندنی ڕێز و وەفا بۆ ئەوان لایەنێکی دیکانەی گرنگی ئامانجی دروستبوونی ڕێکخراو ئاشناکردنی نەوەی نوێ ئەوەی کە ئێستا لە ژیاندایە بە مێژووی شۆڕشی مەزنی ئەیلول و بە مێژووی بسووتنەوەی ڕزگاری خوازی کورد بەگشتی لەو بابەتەشدا الحەمدوللیلا ئەمە توانیتمان هەتا ڕاتەیەک دەوری خۆمان ببینین بەپێی ئەو کار و ساڵاشانەی ئەنجامن داون گەشتیاری بیانی سەردانی شوێنەکەتان دەکات بە دڵنیاییەوە خەڵکی بیانی لە فارس لە خەڵکی ئەوروپا عەرەب هەر زۆر دێن خەڵکی ناو خۆشمانی هەولێر و تەوەک سولێمانی کەرکووک هەر زۆر زۆرن کە لەوێندەرێش لە ئەدەن بە دڵنیاییەوە با باس لە خەڵکی بیانی بکەم ئەوروپیەکان ئەوان دوور بە دوور ینی کوردیان ناسیوە بەڵام کە دێن لەوێندەرێ وێنەکان ئەبینن و نیقاش ئەەکەین باشتر تێگەن کە کورد نەتەوێکی چەند مەزنە چەند ئیرادەیە و چەند مافیشی خورای لە ڕابردوو بەڵام بە جوامێرەتی خۆی قبوڵی مافخورانی نەکردێ و هەوڵیدایە بەگەشت ئەو دژمنانەدا بچیتەوە لە پێناویشیدا چەند قوربانیدا و چەند زەحمەتی کێشایە بەنسبەت گەشتیارە عەرەبەکانیش ئەوەش بابە باسکەم بەڕاستی بە تهدید کراوی ناڵێن بەڵام احتیمال هەر خزم و کەسی ئەو گەشتیارە عەرەبانەنە کە کاتی خۆی لە ناو سوپای عێراقدا بوون و بە تانک و تۆپ هێرشان ئەکردە سەر کوردستان و ناوچەکانیان خاپور ئەکرد بەڵام ئێستاکانە دێن لەوێندەرێ وێنە ئەگرن لەوێندەرێ ئەچن خۆشی ئەبینن لە ئەو شوێنە گەشتیارانی کە لەو دەڤەرە هەن بەڕاستی لە کاتێکدا ئەو شوێنانە قەدیم لە ژێر ناپاڵمی فڕۆکەکانی خزم و ئاشنایەکانی ئەوان بردومانەکرا بەڵام ئێستا ئەوان دێن لە سایەی ئەمنیەت و سربەخۆیی کوردستان الحەمدوللیلا ئەوان دێن خۆشی ئەبینن و تێش ئەگەن کە مەسەلەن کورد نەتەوەیەکی چەند قارەمان و ئازایە و تقریبەن هەندێکیاندان بەوەشدا ئەنن کە بەڵێ ئەوان حەتفەڵکی زۆریان لۆ کورد هەیە ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدای ڕاستە حکوومەتەکانی عێراق کردیتیان بەڵام ئەوان بەشتێکی خراپی ئەزانن تەمەنای دووبارە نەبوونەوە ئەکەن بەڕاستی ئەمەش لە مقابلدا لۆیان باس ئەکەین کە جەنابی بارزانی نەمەر لە کاتی شۆڕشیشدا هەمیشە ئەوەی دووپات کردیتەوە کە نەتەوەکانی عێراق بە تایبەتی کورد و عەرەب برانە ئەو کێشەیە کە هەیە کێشەیەکی سیاسیە لە نێوان لە حکوومەتی عێراق کە بەرامبەر نەتەوەی کورد ئەیکا ئەوە ڕاستپاردەی جەنابی بارزانی نەمرەوە کە ئەمەش باسی ئەویان لەوەکەین ئەوەندەی دیکانە دڵخۆش ئەبن بەڕاستی کاکوونەر شۆڕەشی ئەیلول شۆڕەشێکی گشتی بوو بەڵێ هەموو کوردستانی کردەوە وای ئێوە تا چەند هەوڵدەن ڕێکخراوەکەتان بکەنە ڕێکخراوێکی کوردستانی نەک پەیوەست نەکەن بە ناوچەیەکەوە وایە پرسیارەکەم زۆر پێ خۆش بوو کردت
ئەمە هەر ئێستا ڕێکخراوەکە ڕێکخراوەی کوردستانیە ئەو سەد ئەندامەی کەلۆم باس کردێ ئەها بەشەشیان هی دەهۆکرد بەشەشیان هی سلەیمانی هەولێر و تەواوی قەزا و ناحیەکانی کوردستانن لە ڕووی ئەندام ئەمە توانیتمان کوردستانی بوونی خۆمان بسەلمێنین بەڕاستی لە ڕووی کار و چاڵاکیشەوە چاڵاکیمان لە دەهۆکە بووە چاڵاکیمان لە هەولێریشە بووە ساڵی ئایندا ئینشاڵڵا چاڵیشمان لە سولەیمانیەش دەبێ لە تەوای ئەو شوێنانی کە هەنە و پێویستە چاڵاکی لێ بکرێ بەڵام ئەوەی کەوا دەردەکەویت ئەمە زیاتر پەیوەستین بە باڵەکایەتی هۆکارەکەی ئەمە بینەرانیش ئەوە بزانن هۆکارەکەی ئەوە نییە کە ئەمە خوا نەخواستە بمانەوێ ئەو مەتیقەیە یاخود خەڵکی و مەتیقەیە گەورەتر نیشان بدەین بەسەر خەڵکی دیکە و مەتیقەکانی دی هۆکارەکە بابەتە مێژوویەکەیە بوونی سەرکردایەتی شۆڕشی ئەیلولە لە مەتیقی باڵەکایەتی ئێستا کانە سەتان و هەتی شوێنەوەڕی بنکەوبارەکەەکانی شۆڕش مەزنی ئەیلول لە باڵەکایەتینە ئێمە بارگای بازانی نەمرمان هەیە لە قەسرێ لە حاجی ئومەران ئێمە بارگای مەکتەبی سیاسیمان هەیە لە ناوپردان لە چۆمان مەکتەبی عسکەری هەر لە ناوپردان لە چۆمان کۆمەڵک مؤسساتی دیکەمان هەیە لە گەڵاڵەیە لە حاجی ئومەرانە لە قەسرێ لە شوێنە جیاوە گوندەکانن ئەو شوێنەوارانە کەوتونەتە باڵەکایەتی نەکەوتونەتە شوێنەکانی کەمە ئیلا ئەوە نەبێت مەسەلەن سەنگەرەکانی پێشمەرگە ئەمە لە زاخۆوە هەمانە هەتا ئەگاتەوە خانەقین وەکو سەنگەری پێشمەرگە بەڵام وەکو مؤسساتی شۆڕش وەکو سەرکردایەتی ئەوە هەمویان لە باڵەکایەتینە ئەمیش باسی ئەوم کرد کە ئەمە لە پێناوی ئەوە دامەزرێن کە ناز و خزمەت بگەڕینینەوە لە شوێنەوەرەکانی شۆڕش مەزنی ئەیلول کەواتە بەبێ دەستی مەواوە دەردەکەویت کە ئەمە زیاتر لە باڵەکایەتی بخولینەوە بەڕاستی بەڵام ئەوەش بڵم یعنی بەڕاستی باڵەکایەتی وەکو خەڵکەکەشی ڕۆژانە خۆکە تیاری حکوومەت دەهات قەسفی مەنتیقەی باڵەکایەتی ئەکرد نەی ئەگۆت دەستنیشانی نەئەکرد کامە ماڵ پێشمەرگی و کامە ماڵ پێشمەرگە نیە هەمووی لە ژێر مەترسی قەسفی فڕۆکە بوو و خەڵکی باڵەکایەتیش وەکو خەڵێک ئەوەی کە بڕنۆی لەشان بوو وەکو پێشمەرگە دەوری ئەبینی ئەوە ئەیبینی لە پاڵ ئەوەشدا ئەوەی کە پێشمەرگەش نەبوو پێشمەرگە لە ماڵی ئەحاواوە ئەنووسنانی ئەخوار یعنی ئەوانە هەموو دەور و ڕۆڵی گەورەنەکە لە باڵەکایەتی چوەکو جوگرافیا چوەکو خەڵک بینیتی ئەمە شانازی بۆی ئەەکەین و ئیشی لەسەر ئەەکەین بەڵام لە هەمان کاتیشدا ئەمانەوێ بەڕاستی وەکو ڕێکخرا و ئەدایەکی فراماتر پیشان بدەین کە خۆی ببینیتەوە لە تەمسیل و تعبیرێکی کوردستانی ئەوەش ئەگەر هەتا ئێستاش بە جوانی ڕوون نەبوو بیت و بەرچاو ڕوونیەکی باش نەبوو بیت لۆ بینەران و لە خەڵک لۆ جەماوەر بەڵام بە تایبەتی ئینشاءڵڵا لە داهاتوو کار و چاڵاکیەکانیشمانەوە هافراوانەکەین کە خۆی ببینیتەوە تعبیر لە هەموو کوردستان بەڵێ کاکوونە شوێنە مێژوویەکان لە دەڤەری باڵەکایەتی خۆتوتەن زۆر شوێنی مێژوویمان هەیە ئێوە بۆ هەموو شوێنەکان ڕۆیشتون بۆ ئەوەی کار لەسەر هەموو شوێنە بۆم لە شوێنێکە کو حاج و مەران بەدەیان شوێنی مێژووی هەیە لەوێ تا ئێستا هیچ شوێنێک لەوێ بۆم لە سەردانیتان کردووە نۆژەن کراوەتەوە جوانە بە تعدید کراوی ئێمە نۆهەت بۆ 100 شوێنەواری شۆڕشی مەزنی ئەیلوولە هەیە لەو نۆهەت و قسوور شوێنەوارە بەشەکیان شوێنی سروشتین ئەشکەوتن یان بنبەردن یان پەناگەنە پەناگەیەکی سروشتی بەشەکی دیکەیان بینایی دەستکردن یانی ئەوەی کە پێشمەرگە بە خۆیان دروستیان کردووە هەرچەندە و بینایانەش بینایی ئاسایی نینە هەمووی دیواری بەرین و سەقفی ئەستور و لە ژێر خاک لە ئەوەی هەمیشە ئیسابی ئەویان کردووە کە لە قەسفی فڕۆکە سەلامەت بن وەکو سەردانی هەموو شوێنەوارەکانن کردیە داتایەکمان لە بەردەستە هەموو شوێنەوارەکانن تۆمار کردیە چەند شوێنەوارمان هەیە چەندیان سروشتین چەندیان دەستکردەکان یان سروشتیەکان لۆچمە بەستێک بەکارهاتینە چێ تێیدا ژیایە لە ساڵی چەند دروستکرا و ساڵی چەند بەردەوام بووە و خاپور بووە بەچ هۆکارێک ئەو داتایەمان لە بەردەستە بەڵام وەکو بابەتی گەیاندنی خزمەت گوزاری و ئاوادانکردنەوەی شوێنەوارانە بەڕاستی ئەمە هەتا ئێستا توانیتمان تەنها خزمەت گوزاری بگەیەنین لۆ بارگای بارزانانی نەمەر لە بەردی تەشیڕێز لە حاجی ئۆمەران بەر لەوەی ئەمە ئەو کارە بکەین خەڵکی خۆشمانیانی هەمویان ئاگاداری هەبوونی ئەو بارگایی نەبوون بەڵام لە دوای ئیشەکەیمە ئەوها لە ڕووی ئیحلامی و دەنگدانەوەشی گەورەی دیت ئەمە هەر دەناو ئیشدا بووین گەشتیار داهاتن تەماشای بارگایەکەیان ئەکرد و زۆر پێوە سەرسان بوون بەڕاستی ئەوە دەستپێکی کارەکەمان بوو دوای ئەو مۆنومنتی وەفایەک بۆ ئەیلوول لە پردی بنچێرانماندانە
ئەویش کاردانەوەکی گەورەی خۆی دی بەڕاستی چونکە خەڵکەکەیە مەبەستی نییە بچی سەردانی شوێنەوەرەکانی شۆڕش مەزنی ئەیلول بکە بەڵام هەر بەوێدا کە تێپەڕی ئێمە لەسەر سەقی ڕێگادامان ناوە ڕاستەوخۆ خەیاڵی ئەڕوا بۆ لای وێنەکان و بۆ لای ئەو مێژوەی کە نیو سەدە بە سەردا تێپەڕیە کاری سێمان وەکو بابەتی نۆژەنکاری خزمەتمان گەیاندە خزمەت گوزاریمان گەیاندە ئەشکەوتی سەردێمان لە گوندی شیناوە لە ناحیە قەسرێ کە بارەگای ئێزگەی دەنجی کوردستان بووە ئەو سێ ئیشەمان هەبووە وەکو بابەتی خزمەت گوزاری و نۆژەنکاری و ئاودانکردنەوەی شوێنەوەرەکان هێشتا زۆریان ماون بەڵام ئەوانی کە ماون هەمویان ڕاستە لەوانەیە لە ئیمکانێت و لە تااقەت بەدەربن کە نۆژەن بکرێنەوە ئاودان بکرێنەوە خزمەتیان بۆ بگەیندرێ بەڵام ئێمەش ئەولەویەتن دایتە تقریبان 15 شوێنەوار ئەو 15 شوێنەوارە شوێنەواری زۆر زۆر گرنگن هەر یەکە و لە مەجالێکە ینی لۆ نمونە ئێستا لە مەجای پەروەردە و فێرکردن مەکتەبی گەڵاڵەمان هەیە کە ئێستاش سەتانوهەتی و قوتابخانەی وەکو خۆی ماوەتەوە ئەمە لە بەرنامەمانەکە ئینشەڵڵا ئەو قوتابخانەیە نۆژەن بکرێتەوە هەم دوای نۆژەنکردنەوە دووبارە خزمەتی پەروەردەی ئەگەینیتەوە بە منداڵەکانی گەڵاڵە هەمیش بەڵگەیەکی بەهێزە لەوەی کە جوابی نەحەزانی پێ بدەینەوە کە شۆڕشی ئەیلول تەنها شۆڕشێکی عەشائیری سەگداری نەبووە بەڵکو شۆڕشێکی نەهێشتنی خوێندەواریش بووە نەخوێندەواری کاکونان بەڕێ ئیزافەی کەمەکی دیتەمە قسەکانم ئەو جار مەسەلەن ئەوە لە بواری ڕاگەیاندن ئەشکەوتی سەردێمان باسم کردە یعنی ئەمانەوێت لە هەر بوارێک لە هەموو بوارەکان شوێنەوارێک ئاوەدان و زیندوو بکەینەوە و خزمەتی بۆ بگەێنین لە ئەوەی کە گەشتیار هاتجا یان گروپاتەی گەشتیاری بوو یاخود گەشتێکی زانستی بوو ئێمە بتوانین لە هەر بوارێک ئاشنایی بکەین بە یەکێک لە شوێنەوارەکە ئەوە لە پلاندا ئینشاڵڵا کاکونەر ئێوە وێڕای ئەوەی کە شوێنە گەشتیار شوێنە مێژوویەکانی شۆڕشی ئەیلول و هەموو شۆڕشانەی کە لە دەباری باڵەکاتی کراون نۆژە بکەنەوە بۆ گەنجانی نوێ بۆ نەوەی نوێ تا چەند هەوڵەدان هەستی نەتەوایەتی لای گەنجان بەهێز بکەن ئێستا وایە دوێنێ لە ئاهەنگی یادی 63 ساڵەی هەڵگیرستانی شۆڕشی ئەیلول سەرۆک بارزانی داوای کرد بە هەمان ڕۆحیەتی شۆڕشی ئەیلول هەموو لایەک هەوڵ بدەن بۆ ئەوەی کورد و کوردستان سەر بکەوێتە ئێوە مەسەلەن تا چەند هەوڵەدەن ئەم ڕۆحیەتە لە ناو گەنجاندا زیاتر بکەن وەکو ڕێکخراونەوەکانی ئەیلول خۆی هەر باسی مێژووی شۆڕشی مەزنی ئەیلول بکەی ڕاستەوخۆ ئینسان ڕۆحیەتی شۆڕش جێوانە و لەستەوەی بەرز دەبیتەوە لەبەرچە لە شۆڕشی ئەیلولدا باب و باپیر و خەڵکی کوردستان مەسەلەن بەعامکە لەناو ئەو شۆڕشەدا پێشمەرگە بوون ئایا چۆن پێشمەرگە بوون ئەمە لەگەڵ ئەکسەریەتی ئەو پێشمەرگانی ئێستا لە ژیاندانە لیقا ئەمان هەبووە دانیشتنمان هەوە دیدارمان هەبووە یاخود بەپێی ئەو سەرچاوانی دیکانە کە بە دووەدا چۆنە لۆ کردیان پێشمەرگە لە شاخ بووە هەفتەیەک لە شاخ مایتەوە بەتەمە ئەو پارچەنانە ڕقەی کە لە بەرچی بووە لەژێر ئەو سەرمایە ئەو گەرمایە و ئەو مەترسی قەسفی فڕۆکە و هێڕشی دوژمن و ئەوانە توانیتی بمێنێتەوە و خۆڕاگر بێت هەموو ئەو زەحمەتیانەی لە پێناو چ کردیە لە پێناو ئەوەی کە دوا ڕۆژەشی گەشت لۆنەوەکانیان بنیاد بنێن ئەوان ئایان توانی پێشمەرگە نەبن لە ماڵی خۆیان دابنیشین و دابنیشتن و کەسیش پێیان نەڵێت پشتی ساوتان برۆ و ژیانێکی خۆیان بژین بەڵام چ ژیانێکی بێش کۆ بەڕاستی چونکە ئەتوو کە ڕازی بووی ژیان بکەی لە ژێر ئیتاعی و حکومەی نەتەوەیەکی دیکانە حکومەتێک کە ڕێز لە شکۆت نەگری ڕێز لە ناسنامەت نەگری ئەوە پێی ناگۆترێ ژیان لە ڕووی شکۆوە بەڵام لە ڕووی سەلامەتیەوە یان توانی بە سەلامەتی بژین و مشکلیان نەبێ بەڵام نەتەوەی کورد بەڕاستی بە ڕابەراتی جەنابی بارزانی نەمر هەمیشە مەرجیان هەڵبژاردێ بەڵام نەک ژیانێکی بێشکۆ ژیانێکی کە حکوومەت بەچاوەکی سوک تەماشات بکە بە هاوڵاتێکی پلە دوود بزانێ لێ شۆڕشەکەیان هەڵگیرساندیە توانیتیان مقاومە بکەن و ئیدامە بە شۆڕشەکەی بدەن بەو هەموو ماندی بوون و بەو زەحمەتی و بەو بێ ئیمکانیەتی و بەو بێ جبەخانەیە و بەو بێ خۆراک و ئەرزاقی کە پێویست بوو هەوی بەڵام نەیان بووە هەر خۆراگریش بووینە و ئیدامەشان بە شۆڕشەکەیدایە دەستکەوتیشان هەبووە ئێوە کوڕێخراوەستکەوتانە و ئەو قوربانیانەی کە لە شۆڕشی ئەیلول و هەموو شۆڕشانەی کە دراون بنەوەی ئێستا باس بکەن بۆ ئەوەی بزانن ئەو دەستکەوتانە ئێستا بەدەست هاتوون
بە ئاسان بەدەست نەهاتوون بێگومان بە قوربانیدان بەدەست هاتوون بەڵێ ئەو دەستکەوتانەی خۆشیان بێتون و ئاڵا و خاک و زمان و نەتەوەی خۆیان خۆش بێت ئەمە باسی ئەویان لۆکەی هەر لۆوانە لۆ خۆشمانەوە حەقیقەتەواقع ینی پێدە هەڵگۆتن نییە ئەوان ئەو ژیانی ژیان لە پێناو ئەوەی کە دوا ڕۆژەشی گەشت بۆ نەوەکانیان بنیاد بنێن نەوەکانیان چێنە ئەمەینە ئێمەش ئێستا ئەلحەمدولله و لە ژیانێک ئەژین لە ڕووی ئەمنیەتەوەی زمەترسێکمان لەسەر نییە لە ڕووی شکۆی ئینسانی بوون و شانازی بە خۆمان ئەەکەین لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی خۆشگوزەرانیە ئەوەی کە لە کوردستانە ئیبینین خەڵکی دیکانە هونەرمەندەکانیان وادەن کلیپ لە هەولێر تۆمارەکەن لە بەرجوانی هەولێر وەنیا سەرمایه‌دارەکانیان وادێن لە هەولێر خان و ئەکڕن لە کوردستان ئەژین لۆ ئەوەی جانیان سەلامەت بێ ئەو شتانە بە چ دروست بووە بەو ڕۆحیەتە قارەمان و جوامێران و خۆ بە قوربانیکردنەی ئەو پێشمەرگانە دروست بووە بە پێشمەرگەکانی جگەر تەماشایان بکەین ئێستا زۆربەیان وەفاتیان کردووە بەشێکی دیکەشان کە لە ژیان داماون نەخۆشن وا لەسەر جێگان باشە یعنی ئەویان کردیان بە خۆیان چێژیان لێ نەدیت بەڕاستی یان وەفاتیان کردیان وا لەسەر جێگان نەخۆشن بۆ ئێمەیان کرد ئەی ئێمە ئەگەر ئینسانیان ئەخلاقیان وجدانیان پێویستە وەفاداری ئەو زەحمەتی ئەوماندی بوونەی بین وەفاداریەکە کووا چییە پارێزگاری لەو ئەزمونانە بکەین کە ئەوان بەدەستیانی نایە پارێزگاری لە قەواری سەربەخۆی هەرێمی کوردستان بکەین کە ئەوان قوربانیان لە پێناویدایە ئیدی ئەوە لە کۆتاییدا هەمان ئەبیتە هەمان ئەو درێژە پێدانە بە پەیامی ئەوان و درێژەدان بە خەباتی ئەوان ئەوە بەخۆی وا ئەکات کە ئینسان ئەخلاقیەن پارێزگاری لە نیشتیمانی خۆی بکە مرۆڤێکی پڕ لە هەستی نیشتیمان پەروەری لێ دروست ببیت ئەمە زیاد ناڵێن بەڕاستی ئەمە تەنها ئەڵێن با وەفامان هەبێت بۆ ماندی بوون و زەحمەتیەکانی باب و باپیرانی خۆمان لە شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی شۆڕشی گوڵانیشدا و پێشتریش ئەوان لۆ ئێمە جانی خۆیان بەخت کرد ئێمەش پێویستە وەفاداری خزمەت و خەباتی ئێوە تا چەند لەگەڵ ڕێکخراوەکانی تر پەیوانیتان باشە ڕا لەگەڵ یەکتر ئاڵۆگۆڕدەکان چ ڕێکخراو بێت چ شەخص بێت چ حزب بێت هەر کەسێک لە پێناو خزمەتکردنی دۆزی ڕەوای میلەتی کورد لە پێناو خزمەتکردنی ئەو مێژووە لە پێناو خزمەتکردن شوێنەوارەکانی شۆڕژمێزنی ئەیلول ئەگەر هەنگاوەک لۆ ئێمە هات بیتە پێش ئێمە دە هەنگاولۆی چوینە پێش چونکە ئەمە خوا نەخواستە نیەتی قۆڕکاریمان نییە بڵێن شوێنەوارەکانی شۆڕشی ئەیلول ئێمە دەست پێشخەریمان کردیە کە پێویستە نۆژەن بکرێنەوە زە هەردەبی ئەمە بین و هیچ کەسی کەش نەبێ ئەسڵەن ئێمە زۆر پێمان خۆشە بەڕاستی ڕێکخراوەکانی دیکەی هاوشێوەی ئەو کە لە بواری نەتەوەی نیشتیمانی ئیشەکەن یان ئەو شخصیاتانی کە ڕێکخراویش نینە بەڵام کەسایەتێکە لە خۆی سیاسیەکانیش دەتوانن لۆ خۆی حەز ئەکا وەکو ڕێزێک لەو مێژوو دەوری هەبیت یان لایەنەشی سیاسی بیەوێت دەوری هەبیت لە زیندوو ڕاگرتن و ئاشناکردنی ئەو جیلەی کە ئێستا لە ژیاندا بە مێژوونەتێک ئێمە هەم سوپاسی ئەەکەین هەم لێی ئەچینە پێش هەم مووقیفەکەی بەرز ئەنرخێنی بەڕاستی بەڵام لێرەدا یەک قسە هەیە ئەمە وەچی کە گۆتمنیەتی قۆڕخکاریمان نییە بەڵام بەڕاستی حەزی ئەوەشمان هەیە ئەگەر هەر کەسێک هەر لایەنێک هەر ڕێکخراوە بیەوێت خزمەتێک بە شوێنەوارەکانی شۆڕژمەزنی ئەیلول بکە یان بیەوێت لەو بوارەدا مووقیفێک بنوێنێ چاڵاشێک بکە حەزی ئەوەمان هەیە کە بەشداری بە ئێمەش بکات هەماهەنگی و تەنسیقیشمان لەگەڵ بکات ئەوە هەر وەکو ڕێزێک لە ئەو دەست پێشخەریی کە ئەمە وەکو ڕێکخراوینەوەکانی ئەیلول لە 2017 نواندمان ئەوە بەدان پێدانانی جەنابی سەرۆک ئەو قسەی جەنابیانە بەڕاستی کە فەرمووی ئێوە لەو بارەدا ئیبداعتان کرد بەر لەوەی ئێوە ئەوی شەبکەن نە ئەمن بە فکرم داهاتوو و نە حزب و نە حکوومەتیش لەو بارەدا هیچ ئیشان نەکردێت لە کاتێکدا کە پێویست بوو زوو ئیش بکرێ بەڵام ئێوە ئەشتیمەتان سووک کرد ئاسان کرد هیچتان لۆمە نەهێشتیتەوە لە پژگیریکردن زیاتر ئەوەدان پێدانانی جەنابی سەرۆک بارزانانی کە لە 27 2019 بە ئێمەی گوت لێ ئەمە بەڕاستی حەزی ئەومان هەیە ئەگەر هەر کەسێک بیەوێت لەو مەجاالانەدا بەتایبەتی خزمەت گەیاندن بە شوێنەوارەکانی شۆڕژمەزنی ئەیلول ئەگەر بیەوێ ئیشێک بکە و خزمەتێک پێشکەش بکە پێمان خۆشە کە هەماهەنگیش لەگەڵ ئێمە بکە و تەنسیق لەگەڵ ئێمە خزمەتەکانی بگەیەنێت کێ پاڵپشتیتان دەکات کێ هاوکاریتان دەکات لە ڕووی پاڵپشتیکردن ئەمە سوپاسی هەموو
خەڵکی کوردستانەکەی ینی پشگیری زەماوەر وای کرد ئەمە بە گڕوتینەشی زۆرەوە ئیدامە بە ئیشەکەی خۆمان بدەین بەڵام بەخۆش دەزانی ئینسان ئەگەر بیەوێ ئیش بکات هەندێک بابەت و ئەشکال دێنە پێش مەسەرن مەساڕیف خۆ ئەگەر ئەمن بمەوێ بە خۆبەخشی بتوانم بسم ئیشێک بکەم بەڵام لەوانەیە پێویستیم بە هەندێک وەسائل هەبێ ئەو وەسائلە هەر دەبێت بکوزە تاقە ئێوە دەتوانن بە خۆبەخشیش بکەن بەڵام هەندێک شت هەیە بەدڵنیایەوە ئەو دەقەشی کە تێداینە نەخۆم و نەهیچ لە برادەرەکانی وڕێکخراوەش هیچ مقابلێک لە بەرامبەر ئیشکردن و خزمەتکردن لە ناو ڕێکخراو هیچمان وەرنەگرت هیچ شوەر ناگرین ئەوە بابەتێکی خولیا بوو بە ئەرشانی خۆمان زانیە بەڵام لە بابەتی دابینکردنی وەسائلی ئیش ئەتو هەر پێویستیت بە مادە ئەبی بەڕاستی لەو بارەشدا ئەمە بەڕاستی زۆر منەتبارین زۆر سپاسگوزاری جەنابی سۆرۆک بارزانی لە 2019ەوە لەلایەن جەنابیانەوە ئێمە مانگانە پشگیری مادی ئەکری ئەوە لۆمە بوویتە سەبەبە ڕئیسیەکە لەوەی بتوانین پێداویستەکانمان دابین بکەین و چاڵاشی و کارەکانمان ئەنجام بدەین لە بابەتی بارەگاش ئەمە پێویستە زۆر زۆر سپاسی جەنابی کاگنی سیروان بکەین کە ئەو پاڵپشتی کردین لە دروستکردنی بارەگایەکە و دابینکردنی ئەساس لۆ بارەگایەکەش خەڵکی دیکانش هەبووە مەسەلەن هەر یەکە و بەشی خۆی ئەو لە قۆناغەکانی پێشتر ئەگەرنا لەوەتەی مانگانی دیاریکراومان هەیە ئەوەمان نەکرد و هیچمان وەرنەگرتووە بەڵام پێشتر ئێمە هاوکاریشمان وەرەگرت مەسەلەن خەڵکەکە بوو لە خۆشەویستی خۆی لۆ مێژوەکە لۆ ڕێکخراوەکەی هاوکاریەکی پێشکەش ئەکرد کە ئەمەش لیژنەمان هەیە و ستافەیە کە سەرپەرشتی بابەتە داراییەکانەکە لە کار و چاڵاکی پرۆژەکانی سەرفمان نەکردەوە پێشمەرگەکانی شۆڕەشیای لول تا چەند دڵیان بێەوە خۆشە کاتێ دەبێن ئێوە ئەم شوێنانە نۆژەن دەکەنەوە یان ئیش دەکەن لەسەر ئەم شتە ئەوەی زۆر دڵی مەخۆش ئەکات بەڕاستی ئەمە هەر وەختێک دەگەڵ هەر پێشمەرگەی شۆڕش مەزنی ئەیلول دیدارمان هەبوو بی دانیشتنمان هەبوو بیت ئەمە چوبینە خزمەتیان یان ئەو هاتی بیت ئێمەی گەورە کردبی لە بارەگا بەڕاستی حەز و خۆشەویستێکی لە ڕادە بەدەر لە چاوی ئەو پێشمەرگانەدا ئەبینین ئەوان لە دیدی خۆیانەوە کە تەماشا دەکەن مەسەلەن لە ڕابردوو ئەوەندەماندی بووینە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەوەی کە ئێمە لە پێناویدا خۆمان ماندوو کرد ئێستا ئەوان منەتیان پێە وا ڕێز دەنوێنن وا وەفادارن لۆ ئەوماندی بوونەی ما زۆر زۆر پێدڵخۆشن هەندێکیان فرمێشکی خۆشی بە چاویاندا دێتە خوارد ئەمن باسی شادگاری خۆیان بەدڵنیاییەوە ئەو لۆمە زۆر زەی دڵخۆشە بەڕاستی شەوکەت مەلا ئیسماعیل بەرپرسی بێتەلی جەنابی بارزانی نەمر ئەو ساڵانی دوای هەر لە ئەوروپا ژیاوە ئەو ئاخیرانە هاتەوە کوردستان هات سەردانی مەی کرد یعنی بەگریانەوە قسەکانی خۆی دەکرد گوتی من کە لە ئەوروپا بووم زۆر زار بە خەیاڵمدا دەهات ئەمە لە شۆڕشی ئەیلول ئەوەندە ماندی بووین و لەو شاخل و ئەو شاخ لەو دۆڵ و ئەو دۆڵ لە چەندەها شەڕ بە معجیزە نەزاتمان بوو شەهیدی نەبووینە بەڵام ئێستاکانە ئەتوو بڵێ ئەو جیلەی کە ئێستا لە کوردستان ئەژید ئەو مادی بوون و ئەو خەواتێمیان لە بەرچاوبێ گوتی زۆر زار بێئومێد ئەبووم و سارد ئەبووم ئەم بۆ تازە ئەو ڕۆیشت و تۆز لەسەر مێژوەکە نیشتیە بەڵام گوتی کە ئێستا من دەبینم ئەو گەرم و گوڕیە هەیە ڕێک وا دەزانم ئەمە دەناو شۆڕشی ئەیلولداینە ئەوەندە جان نەگمام شەوکەت هەمویان بەڕاستی خۆشی دەرئەبڕن سپاس دەرئەبڕن ئەمەش ئەوەندی دیکانە گەرم و گوڕ و خۆشحاڵتر دەبین کە دەبینین ئەوان خۆشحاڵن لە کۆتاییدا کاکونەر دەتانەوێت لە داهاتوودا چی بکەن بەڕاستی تمۆعی زۆرمان هەیە ئیشی ئەوەی کردیتمان بەنسبەت شۆڕشی ئەیلول دڵۆپێکە لە دەریایەک شۆڕشی ئەیلول زۆر لەوەی زیاتر هەڵەگری ئەمەوە کۆڕێکخراوە بتوانین بڵین مێژوەکەی زیندوو ڕابگرین لەوەی گەورەترە بەڕاستی بەڵام لانی کەم ئێمەش وجدانی خۆمان ئاسوودە ئەەکەین و هەوڵی خۆمان ئەدەین ئەوەی کە بەنیازین بیکەین لە داهاتوو بەڕاستی ئەو شوێنەوەرانی کە خزمەت گوزاریمان بۆ گەیاندوون ئەمانەوێ خزمەت گوزاری باشتریان بۆ بگەین گلەیم لە حاجە مەرانەوە بەهاتوە دڵنیای ئەمە بە خۆمان گلەیمان لێ چونکە ئەو شوێنانە شتی ئاسایینین ئەو سەروەتی نیشتیمانین ئەوە ئەرشیفی مێژوون ئەوە یادگاریەکانی پێشمەرگەی قارەمانی شۆڕش مەزنی ئەیلولن پێویستە و کوچای خۆمان بیان پارێزین خاوێن بن ڕێک و پێک بن هەر کەسێک چوو تەماشایان بکات
فعلا بە ئەندازە و ئاستی گەورەی ئەو شوێنەوارانە خزمەتیش کرابی ئەمە لەو شوێنەوارانی کە خزمەتن کردینە خزمەتی زیاتریان ئەەکەین ئەوانەی کاتە ئێستا پێڕانە گەیشتینە خزمەتیان بکەین خزمەتیان ئەەکەین ئینشاءالله هەوڵ ئەدەین لە هەموو ڕۆکەوە ناوەڕۆکی کاری ڕێکخراوی خۆمان دەوڵەمەند بکەین پردی بنشێلان فراوان ئەەکەین ئەگەر کەسێکیش نیازی نەبی سەردانی شوێنەوارەکانی شۆڕشمەزنی ئەیلول بکە بەڵام ئەمە شوێنەوارەکانی شۆڕشمەزنی ئەیلولی لۆ دینی نەپردی بنشێلانێ چونکە هەدەفەکەن ئەوەیە پەیامەکە بگات و خەڵکی خۆمان ئەوەی کە بەتەمەنە لۆی ببیتە ببێتینانەوەی یادگاری ئەوەی کە ئێستا گەنجە لۆی ببیتە بابەتە چی زانیاری و نوێ کە پێی ئاشنا ببیت دەست خۆش بکاکەنەر کاتی پرۆگرامەکەم زۆر نەکەمەوە هیچ نەمەوە خۆزگە زیاتر بە دەستان خۆش بیت زۆر سپاس مادوونە بن هیوا سەرکەوتن تا بۆ دەخوازم زۆر سپاس بۆ هونەر کاک ئەحمەد سەرۆکی ڕێکخراوینەوەکانی ئەیلول کابرۆ لە نێو ستودیۆدەوە بەردەوام بن کارتان کارێکی پیرۆزە هیوا سەرکەوتن تا بۆ دەخوازم دەمەوێت تەنیا ئەوە لە بیر نەکەم بەڕاستی لە بیدایەت کە ئەمە بڕیاری دروستبوونی ڕێکخراوەکەماندا سەردانی لەقی 26 گوڵانمان کرد کاک حەسەن ئەتۆ لەوێندەری بەرپرسی لەق بوو تاوتوی بابەتەکەمان لەگەڵ جەنابیان کرد ئەگەر ئەو کات ئەو گۆتبایی باش نییە و نا ئەوە ئێستا شتێک نەدەبوو بە ناوی ڕێکخراو بەڵام خۆشبەختانە جەنابیان زوو مەفهومی بابەتەکەی وەرگرت پشگیری 100% خۆی لۆ دەربڕی ئەو هۆکار بوو لۆ دروستبوونی ڕێکخراوەکەی ئێستاش هۆکارە لۆ ئیدامەی ڕێکخراوەکە و بەردەوام بوونی دەستخوابی پارێزیت لەگەڵ جەنابی سەرۆک و لەگەڵ هەموو قیادەی کوردی و ئەوانەی کە پەرۆشی ئەو خاکە و نیشتیمانەیە دەستان خۆش بێ هیوا سەرکەوتن زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێنەرانی خۆشەویست تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر کوردستانمان ئاوادان هەڵامان هەردەم شەکاوە بێت خواتان لەگەڵ